مامۆستا سەبارەت بە تاتۆ هەیە لە بازاڕی ئەوەی لەزگەیە بە هەفتەیەکە 2 هەفتە بە ئاو دەڕواتن، یعنی جائیزە ئینسان لە هەر جێکی بدا جائیزە. بۆچی کە قوربانگیان ئەمەد بۆ چییە؟ واللهی یعنی بمەوێ ناوی دایکی خۆم لەسەر دەستم بنووسم یان لەسەر هەر جێک بێ هەر بۆ خۆشی. والله زۆر باشە. دایکت ماوە؟ الحەمدوللا، سپاس بەخوای گەورە. الحەمدوللا. قوربانگیان بڕۆ ڕۆژانە بڕۆ دەست و قاچی دایکت ماچکە، دیاری و هەدیەی بۆ بەرە، بڕۆ ڕێز لە دایکت بگرە. ئەوە خۆشەویستیە، نەک وەڵا لەسەر جسمم تاتوی دایکم ئەەکەم. من دایکم لە دڵمایە، لە دڵم، لە ڕوحمایە، لە ڕوحم خۆشترم ئەوێت. ئەوە وەفایە بۆ دایک، نەک وەڵا لەسەر جەسەدم ئەنووسم دایک. بەڵێ قوربانگیان پاشان خەڵکێکە موسڵمان بێت ئەو کارانە ناکات. تاتۆ هیچ چییە؟ هی غەربە، عەولەمەی غەرب هێنایان، یەهود و نەسارا هێنایان، کردیان بە جەسەدی گەنجەکانی ئێمەوە. بۆیە هەر لە سەرەتای هاتنی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەفرەتی کردووە لەو کەسانی کە خاڵ ئەکوتن کە تاتۆ ئەکوتن. بۆچی؟ چونکە لە جەهالەت بە هەمان شێوە ئەگەر کەسێکی خۆش بیویستایە لەسەر جەسەدی ناوی ئەنووسی، لەسەر بەردەکەی هەڵ ئەکوەڵی ناوی ئەنووسی. بۆیە هەر لەو کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسانی کردووە نابێت قوربانگیان بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە.